بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر پێکدادانی نێوان کەمبۆدیا و تایلند. لەم چەند ڕۆژەدا ئەم هەواڵانەمان بەرگوێکەوت کە ئەم دوو وڵاتە بەرامبەریان لە یەکتر گرتووە. گفتوگۆی ئەوە دەکەین کە ڕێگ و ڕیشەی ئەم کێشەیە لە نێوان کەمبۆدیا و تایلند لەسەر چییە، بۆ گرژی دروست بۆ لەسەر سنوورەکانیان بەکوێ دەگا، کێ دەستی تێدا هەیە، گرژیەکە لەسەر چییە بە دیاریکراوی. یعنی ئایا وڵاتە زلێزەکان لە پشتی گەشانەوەی ئەم گرژیانن کە لە نێوان ئەم وڵاتانەدایە. گفتوگوین پرس و باساکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئارەم ئەحمەد، دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکان، توێژەری سیاسی، توێژەری ئەکادمی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم. دکتۆر ئەگەر بکرێ پێمان بڵێ ڕێگ و ڕیشەی کێشەی نێوان کەمبۆدیا و تایلند چییە؟ ینی بۆ میدیایەکی کوردی گرنگە کە بۆ ئێمە گرنگە بەڕاستی بینەرەکانمان ئاشنا بکەین بەم قەزیێن نێودەوڵەتیانە لەبری لە میدیایەکی عەرەبی یا ئینگلیزیەوە بە دوای زانیاریدا بگەڕێن لەسەر ئەم کێشانە، بۆ بینەری کوردی هەندێک بەرچاوڕوونیان پێ بدەین لەسەر ئەم کێشەیە. زۆر سپاس بەناوی خوای گەورە و میرەوان، سپاس کاگڕانکۆ، سپاس بۆ بنێرانتان لە هەر شوێنەکە بن. دیارە ئەم گۆڕانکاری خێرانەی کە لە ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا گوزارێت بەدڵنیاییەوە بەشێکە لە لێکەوتەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوەدا بۆ تێگەیشتن لە دۆخی ململانە یاخود دۆخی جەنگی نێوان هەردوو ئەکتەر بە تایبەتی تایلند و کەمبۆدیا کە ئێستا لە ناو جەنگێکدان. بەڕاستی پێویستمان بۆیە کە لە ڕاندێکی یاخود گۆشەنیگایەکی ئاسایشیانەوە لە بابەتەکان بڕوانین. ئێمە لەناو ڕەهەندی ئاسایشیدا پێدراوێکی زۆر گرنگمان هەیە، ویش پێی دەوتێت پێدراوی سەب سیستەم، واتە ئێمە کۆمەڵێک سەب سیستەم، کۆمەڵێک یەکە و کۆمەڵێک کوتلەی ئاسایشی هەرێمی گرنگمان هەیە کە ئەم کوتلە و سەب سیستەمانە بەشێکن لە ئاسایشی سیستەمی جیهانی لە دوجاردا. بۆیە کاتێک سەیری ئەم کوتلە و سەب سیستەمانە ئەکەین لە نەخشی جیهانیدا بە تایبەتی لە ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، سیرەکەین لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە تا دەکاتە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و پاشان درێژە بێتەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوێەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی دەریای سپی و پاشان بۆ باشووری ناوچەی قەفقازیا و تا دەگاتە ناوچەی ئۆڕاسیا و لەوێشەوە مەدارێک ئەکات و دەگەڕێتەوە بۆ ناوچەی ئاسیای مەرکەزی. هەمویان لە چوارچێوی ئەو دۆخە کوتلێدان کە هەمویان پێکەوە بەستراند و بۆیە هەر گۆڕانکاریەک لە هەر یەکەیەکی ئاسایشی هەرێمی ڕووبدا بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر ئاسایشی سیستەمی جیهانی بە پلە یەکەم، پاشان ئەو هەرێم و ناوچانێک کە لە نزیک لە ناوچەی ململانێکەکەدان دەگرێتەوە. بابەتی ململانەی ناخۆ یاخود جەنگی نێوان کەمبۆدیا و تایلند لە قۆناغی ئێستادا ینی ڕووداوێکی ئانی نییە، ڕووداوێک نییە تازە سەری هەڵدا بێ، بەڵکو مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ مێژووی زیاتر لە 100 ساڵی ڕابردوو کە لە دەکرێ بڵێن میرات و کللتوری هێزە کۆلۆنیالیستەکانەکە لەو ناوچەیەدا بەجێماوە. ئێمە دەبینین کاتێکە مەسەڵەن جەنگی جیهانی یەکەم ڕوئەدا لە ئاسنای جەنگی جیهانی یەکەمە ڕێکەوتنامەی ساکیز بیکۆ میراتی دەوڵەتی عوسمانی دابەش و پارچە پارچە ئەکات. بە هەمان شێوە لە ساڵی 1970ەوە دەوڵەتێکی وەکو فەڕەنسا کە هەژمۆنی هەبووە لە ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا نەخشە و دیزاینی ئەو ناوچەیە دووبارە وێنە ئەکاتەوە و لەو وێناکردنەوە و دیزاینکردنەوەدا ناوچەی ئێستای پریە ڤی هارکە کێشە و جەنگی لەسرە لە نێوان هەردوو ئەکتەردا تا ساڵی 1953 دەخاتە ناو خاکی کۆلۆمبیاوە، عەفوەن خاکی کەمبۆدیاوە. بەڵام خاڵی وەرچەرخانی گرنگ لە نێوان هەردوو ئەکتەردا کە ڕوو ئەدات بە دیاریکراوی لە ساڵی 1962 کاتێکە دادگای دادی نەوڵەتی بڕیار ئەدات کە ئەو ناوچەیەکی ئێستا هەردوو ئەکتەر جەنگی لەسەر بەرپا دەکەن بەڕەسمی دەکەوێتە ناوخاکی کەمبۆدیاوە. بۆیە ئەم بارودۆخە بە درێژایی 50 ساڵی ڕابردوو لە نێوان هەم تایلند و هەم کەمبۆدیا جارناجارێک شەڕ و پێکدادان دروست دەبێت بە تایبەتی لەو نزیکان ئێمە بینیمان لە ساڵی 2010 و 2011 لە چوارچێوەی ئەو ململانێکردن لەسەر پەرستگای پریا ڤیهار سەر هەڵداتەوە و چارەسەرکردنیشی هەروە بەڕاستی ئاسان نییە. طبعاً بۆ دکتۆر ببورانی ئەم پەرستگایە دەکەوێتە ناو خاکی کەمبۆدیاوە، یعنی ئایا حەق بە کەمبۆدیایە یا حەق بە تایلەندە؟ تایلەند گەڕ بە کەمبۆدیا دەکا یان نا لە ڕووی کللتوری و ئاینیەوە ئەم پەرستگایە پیرۆزی بۆ تایلەندیەکانیش هەیە؟
بە دڵنیاییەوە خۆ یەکێک لە کێشەکان هەتا کە دوێنێ وەزیری دەرەوەی کۆماری میلی چین لە دیدوانێکە باسی ئەوەی کرد وانگی بەڕاستی ئەسلی کێشەکە پەیوەندیدارە بە میراتی هێزە کۆنیالیستەکان بە تایبەتی فەڕەنساکە ماوەی سە ساڵی ڕابردوو ئەم کێشەی بەجێهێشتووە. ئێمە زانین لە ساڵ 1970ەوە تا 1953 لەبەرەوەی کە فەڕەنسا هێژموندار بوو لەو ناوچەیە لە کاتی جێهێشتنی ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ناوچەکەی خستە سەر کەمبۆدیا ئەمە وەکو خاڵی لە ساڵ 1962 بڕیادرا بە پێشەوەیەکی یاسایی بدرێ بە کەمبۆدیا. بەڵام لە هەمان کاتە ئەم پەرزگایە لە ڕوانگەی کللتور و ئاینەوە حەق بە تایلەندیەکان دەدا لە بەرەوەی بەشێکە لە میراتی ئاینی ئەم وڵاتە. بەڵام لە هەمان کاتیشە کەمبۆدیەکان پێیان وایە پەرزگای پێریاڤیهار بەشێکە لە سیادەی ئەم دەوڵەتە بە تایبەتی بە درێژایی چەند هزار ساڵی ڕابردوو بە ئەم پەرزگای بخۆی درێژکراوی ئیمپراتۆریەتی خەمیر بووە لە ناوچەکە. بۆیە هەردوو ئەکتەرەکان کاتێک کە جەنگ لەسەر ئەم پەرزگایە ئەنجامەدەن کۆمەڵێک موبەڕیراتی خۆیانیان پێ و حەق بە خۆیان دەدەن کە ینی جەنگی لەسەر بەپاکەن. بەڵام لە هەمان کات دەبێت ئاگداری ئەوەش بین بابەتەکە تەنها لەسەر جۆری ئەو خاکە نیە، تەنها لەسەر جۆری ئەو پەرزگایانەیە کە لە نێوان هەردوو ئەکتەرداە، بەڵکو کۆمەڵێک هۆکاری تری گرنگمان هەیە کە تەحەکوم بەم جەنگەوەکە بە تایبەتی هۆکاری مثل بەکارهێنانی کارتی ناسیۆنالیزم لە نێوان هەردوو وڵاتە. کاتێککە سەیری پێکاتی نێوان هەردوو وڵاتەکەین بۆ نە وڵاتێکی وەکو تایلەند سێ پێکاتی گرنگی تێدایە کە مثل شاهن بنەماڵەی شا لەلایەکەوە مەسە سەرۆک وەزیران وەکو دامەزراوەیەکی مەدەنی و هەروەها دەستگا و بابەتە سەربازیەکان لەلایەکی تر. هەموو ئەمانە ئەم کارتە کاتێک بە جۆرێک لە جۆرەکان بەکاردێنن کاتێکە وڵات تووشی قەیرانێکە بێت بۆ کۆکردنەوەی هێزەکان لە دەوری خۆیان هەر یەکێک دەیەوێت جۆرێک لە جۆرەکان ئەم قەیرانە یاخود ئەم پەرزگایە لەگەڵ دەوڵەتێکی وەکو مەسەڵەن کەمبۆدیایە بیکاتە جەنگێک و زۆرترین دۆست لە خۆی کۆکاتەوە. لە هەمان کاتیشە بۆ کەمبۆدیەکانی شەروایە کاتێک کە سەیری پێکاتی کەمبۆدیاکەین ئێمە لە ساڵی 1960 بەدواوە کەمبۆدیا لەلایەن مەسەلەی هۆن سێنەوە بەڕێوەبراوە کە یەکێکە لە دیکتاتۆرەکانی ناوچەکە. بەڵام لە هەمان کاتە کاتی ساڵی 2022 ئیستیقالە لە پۆستەکەیدا هۆنمانێتی کوڕی دێتە شوێنی. بەڵام کاتێ سەیری دەسەڵاتەکانی هۆنمانێتی کوڕی هۆن سێنەکەی بە جۆرێک کە دەسەڵاتێکی سربەخۆیی تەواوی نییە و بە شێوەیەکی زۆر لاواز دەکەوێت بەرامبەر بە تایلەندەکان. بۆی هەمیشە هۆنمانێت جۆرێک لە جۆرەکان ئەم کارتەی بە جۆرێک بەکارهێناوە بۆی بتوانێت لەژێر سێبەری باوکیدا دەرچێت و وەکو سەرکردەیەکی کارێزماتیکی 40 ساڵی ڕابردووی باوکی مامەڵە لەگەڵ ئەم قەیرانانە بکات. بۆیە هەردوو لایەن دیسانەوە دەڵێم بۆ داپۆشینی ینی ئەو قەیرانانەی کە لە ناوخۆی وڵاتیاندا هەیە دەکرێت سوود لەم کارتە وەربگرن و هەر ماوە ناماوەیەک جەنگێکی لەسەر بەرپا بکەن. دوایین بەرکەوتنی یانەفتی ڕابردوو بوو کە 30 کوژراوی لێکەوتەوە لە نێوان هەردوولا و ئاوارەبوونی نزیکەی 150,000 کەسیش ئاوارە بوون. ئێستا دۆخەکە بەچییە بە پێی متابعی تۆ؟ ینی ئایا دیسانەوە دەگیرسێتەوە یان لەسەر چی پێکاتون چۆن کۆتایی پێهاتووە گرژەکەیان؟ تا ئێستا دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی پێ نەهاتووە. هیچ ئاکربستێکی چارەنووساز لە نێوان هەردوو ئەکتەرەکەدا ڕووی نەداوە بە سەراحەت. بەڵام ئەوە خاڵێکی گرنگ ینی دەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم. ئەوەی کە ململانەکەی زیاتر قورستر کردوتەوە زیاتر ئالۆز کردووە دۆخی هێزە جیهانیە گەورەکانە لە ناوچەکە بە تایبەتی کۆ لە نێوان کۆماری میلی چین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێمە ئەزانین کاتێکە سەرنجی پەیوەندی و پێکهاتی هەردوو دەوڵەتەکەین هەردووکیان دابش بوون بەسەر دوو ئەکتەری زۆر گرنگ لە ناوچەکەیە. مەسەڵەن کەمبۆدیا کە لە ڕووی سیستەمەوە مەسەلە زیاتر لە کۆماری میلی نزیکەوە سیستەمێکی تەحەدێک مەسەلەی کۆمەنیزمیانە پەیڕەوەکە کۆماری میلی چین هەرچی لە توانایدا هەیە بە تایبەتی لەو جەنگی کە ئێستا لە نێوانیانە بەردەوامە هەموو هاوکاریەک و پشگیریەکی ئابووری سیاسی و جیۆستراتیژی پێشکەش بە کەمبۆدیا کردووە. لە بەرامبەردا تایلەند کە وەکو هاوپەیمانێکی استراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە موقعێکی زۆر گرنگ بوو بەنسبەت ئەمریکەکانەوە بۆ دژاتیکردنی کۆمونیزم و احتیواکردنی کۆمونیزم و لە ساڵی 2000کان بە هەمان شێوەکە لە بابەتی جەنگی تیرۆرە پێگەیەکی یەکجار گرنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وای کردووە هەردوو ئەکتەر جۆرێک لە پرۆکسیوار ئەوەی کە پێێت پرۆکسیوادەوە جەنگی جێگرەوە لە نێوان ئەم دوو ئەکتەرە
بەردەوام ئیدامە پێ بکەن وەکو بابەتێکی زۆرگەرم لەناو مەنجەڵەکەدا بنرێت و چاوەڕێ ئەوە بکەن لە هەر کاتێکە لە ناوچەیەک لە ناوچەکانی تر بۆنم لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا دەکەنە بنبەست ئەمان ئەم دوو ئەکتەرانە دەژوڵێنن وە جۆرێک لە جۆرەکان جەنگێکی پرۆکسیان لە نێواندا ئەنجام پێ دەدرێت. دکتۆر کەم بۆ دیا بە تایبەت کاریگەری کەمترە لەسەر وڵاتانی ناوچەکە بەڵام تایلەند کەمێک کاریگەریە بە حکمی بازرگانی و ئەوە ئێمە لە ڕابردووە میلەتی ئێمە برنجی تایلەندی بیستووە هەندێک خۆراک و موادێتی کەشمان لێەوە بۆ دەهات جەنگی نێوان ئەم دوو وڵاتە گەر بەردەوام بێ و فراوان بێ و ئەوە کاریگەری لەسەر ناوچەکە دروستەکە چ کاریگەریەکی دەبێ بۆ نمونێمە جەنگی ئۆکراینمان بینی ڕاستەوخۆ کاردانەوەی لەسەر شتومەک و خواردن هەبوو لە نێو بازارەکان هەرێمی کوردستاندا. بە دڵنیاییەوە من لە سەرەتا قسەکانە باسم ئەو کرد کە ئەم یەکە ئاسایشی هەریمانەکە لە ناوچەکەدا هەر هەمویان وەکو تۆڕێکی جاڵجاڵۆکە پێکەوە بەسراونەتەوە هەمویان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری سیاسی ئابووری هەتا کللتوریان لەسەر ناوچەکانی تر هەیە. بۆ نمونە ئەو قسەی کە بەڕێزت باسی دەکەی تایلەند یەکێکە لە وڵاتانێکە لە ڕۆی ئابووریەوە ئابوووریەکەی زۆر بەهێزترە لە وڵاتێکی وەکو کەمبۆدیا. مووقع ئەستراتیژیەکەی کەمەنێتە تایلەند زۆر گرنگە ئەو خاڵە زۆر گرنگە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ئابووری ناوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتا ناوچەکەشەیە ئەم بێگە بەستەوە ئەم حەڵقی وەستلەوە چۆ سەرچاوی گرتووە کاتێکە بینین کۆماری میلی چین پرۆژەیەکی ڕاگەیاندووە کاتی خۆی مەسەلەی ساڵی 2023 پێ دەوتێت پرۆژەی یەک پشتنەوە یەک ڕێگە لە هەمان کاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پرۆژەیەکی ترێ پێ دەوتێت پرۆژەی کۆریدۆری هیندستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ئەوروپا ئەم پرۆژانە پێکیان داداوە لە دوجاریشە تایلەند وەکو هاوپەیمانێکی استراتیژی ویلایەتە وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دۆخێکی ئیستقراردا نامێنێتەوە ئەگەر بێت و وەک دەڵی تەنازول نەکا بۆ بەشێک لە داواکاریەکانی مەسەلەی لانی کە مەسەلەی وڵاتێکی وەکو کەمبۆدیا لە هەمان کاتە کەمبۆدیاش بەدڵنیایەوە کە لەبەرەوەی کە پشتگیریەکی تەواوی کۆماری میلی چینی هەیە وەک دەڵی هەموو بێک دادانەکان کاریگەریکی ێزگا و گەوریان دێ بۆیە ئەم ئەنجامەکان یعنی ئاماژەکان بەو ئاڕاستەیە دادڕۆن کە ئەگەر بێت و ئەم قەیرانە چارەسەر نەکرێ بە زووی بە دڵنیاییەوە کاریگەریەکی یەجگار گەورەی لەسەر بابەتی بە دەرەجێک لە بابەتی وزە ئابێت ئەم وزەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری میلی چین لە دەریای ئاسیا پاسفیک پاشان بۆ ڕۆژهەڵاتی دکتۆر کاریگەری لەسەر خۆمانە بێ بۆ بینەری کوردی ڕەنگامە گرنگ بێت کاریگەریەکی لەسەر خۆمانە بێ خۆ بەداخوانێن پرسیارە دەکەم وەکو دەڵێ بەردێ لە ئاسمان کوێتە خوارەوە پرشکێکی بەرسەری کوردەکەوێ ئەمەش بۆیە ئیسە تایلەند و کەمبۆدیا شەڕیانەیە ماڵین ئایا کاریگەری لەسەرمانە بێ بەدڵنیاییەوە وەکوتم کاریگەریەکە بە دەرەجەیە کاریگەریە لەسەر بابەتی ئاسایشی وزە هەرێمی کوردستانیش لە شوارچەوەی ئەم جەنگە جیۆپۆلیتیکی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێ بە تایبەتی لە نێوان دەوڵەتی ئیسرائیل و مەسەلەی غەزە لە قۆناغی ئێستادا یاخود لە ناوچەی ئۆڕاسیا لە نێوان رووسیا و ئۆکرانیا یاخود ئێستا لە نێوان تایلەند و کەمبۆدیا بەدڵنیایەوە کاریگەری دەبێت لەسەر جۆری بازاری ئاسایشی وزە کە ڕەنگە بابەتی وزە جۆرێک لە جۆرەکان بەرز بکاتەوە ئەمە ڕەنگە بۆ کورد تەحەدێک جێگەی خاڵێکی ئیجابی بێت لەوەی کە ئێمە وەکو کە بەشێکین لە ناو عێراق ڕەنگە بەرزبوونەوەی ئاستی وزەی ناوچەکانی نرخی وزەی ناوچەکە لە قازانجی دەوڵەتێکی بۆ عێراقی بۆ هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لەم بابەتە بڕوانێ بەڵام بەدڵنیاییەوە بۆ وڵاتەکانی خۆیان و بۆ خودی ئەو ناوچەی کە ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایە کاریگەریەکی سلبیەکە گوتم چونکە بابەتی گەشتیاری ناوچەکە یەکێکە لە جوانترین ناوچەکانی جیهان کە کاریگەریەکی ڕاستەوخۆی بەسەر گەشتیاری ناوچەکان و ئەو وڵاتانەوە هەیە. بەڕێز دکتۆر ئارام ئەحمەد توێژەری سیاسی توێژەری ئەکادمی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە خۆشەویستان بەرمەتی ئەو کارانم بەرنامەی پرسیڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ